شەستان سڵاوتان لێبێ جارێکی تر من بە ئەمە دەست پێکەم خۆزگە ئەم پەرداخە شەربەتێکی فرێشی شلک بووە بم خواردایە بم بەیانێ بەڵام بەداخەوە ئەمە خواردنەوە وزە بەخشەکانن کە ئێستا بۆتە خواردنەوەی زۆرینەی گەنجەکانمان وە زۆرینەی هاوڵاتیان بۆ لە گەنجەکانەوە دەسم پێکرد چونکە ئەمە وزەیەک دەهاتێ بەداخەوە وزەکەشی ناتەندروستە تامێکی خۆش دەهاتێ بۆنێکی خۆش دەهاتێ وات لێەکە تۆ لەسەری بەردەوام بی کە ئێمە ئەڵێن کەسانێک مدمین ئەبن بە شتێکەوە ئەمە ئەو مادەیە باشە ئێمە زۆر بە گرنگ مازانی کە بتوانین قسە لەسەر ئەمە بکەین کە چۆن خۆمانی لێ دوور بخەینەوە من لە یەکێکەوە دەست پێکەم پزیشکە بە ڕێزەکان پێ ماڵێ وەرزشکە خەوێکی باش دەبێ خواردنێکی تەندروست دەبێ جەستێکی تەندروست دەبێ بەڵام بەداخۆ زۆر جار وەرزشەکەکەین زەرەرمان لێ نەوەکو سوودمان پێ بکەێنێ ئەوە کۆمەڵی بابەتی کە هەبووە بۆ کەسانی ترمان بەچێش تۆ گفت کۆمال لەسەر کردووە خواردنە تاواکەرە خواردنەکە خۆراکیەکان و کۆمەڵە دەرزی و هۆرمۆن ئەو واز لەو بێنە ئێستا چینە خۆڵەکان و یەکێک لە بەڕادەکان پڕە لەم وزە بەخشانە هەندێک کەس وای لێ هاتۆ دانێ لەمە نەخوا ناتوانێت وەرزش بکە بەڵام نازانێت چەند زیانی پێگەێنێ کەواتە ئێمە ئەو وزە بەخشانەی کە ئێستا لە چەندین کارگەوە دروست ئەکرێت و بە چەندین تامی جیاواز و بە چەندین بۆنی جیاواز و بە چەندی شێوازی جیاواز کەوای کردووە گەنجەکانمان ڕابکێشێ ئێستا چین ئێستا زۆربەی کافیەکان کراوەوە بەداخەوە هەر کوڕان نایخۆن کچانیشمان فێر بوون بە چەندین شێواز لەگەڵ لیمۆ و نازانم چۆن و ئامادەیەکەن و ڕۆژی دانەیەکیش نا دوانسیانیشە خۆنەوە سوپەرمارکت بڕۆ دنیای کە توانی بکرێت بەداخەوە ڕێگەوە ئەخورێ ئەوەش قەینا ئەی مناڵەکانمان ئەمە بۆ گەورە کە بەرگریەکی باشی هەیە و ئەمە نەخراپە ئەی ئەو مناڵە داماوە کە لە گەورە بوونە و لە گەشایە کەواتە بە ئەم خەفەتە قوڵەی من گفتوگۆی لەسەر بکەین کام خواردنەوە وزە بەخشانە چەند زیانیە بۆ جەستەی ئێمە بە تایبەتی لەسەر ئەندامەکانی جەستەی ئێمە لەسەر کۆندامی دەماری ئێمە و ئێمە چۆن بتوانین دوورکەینەوە لێی چۆن بتوانین جێگرەوەی ئەمە دابنێ ڕاستە تۆ بێهێزی ئەمڕۆ وەرزش پێ ناکرێت بەخوا چەندین ڕێگای کە هەیە ئەو پزیشکەکەمان پێمانەڵێ ئەی ئایا ئەگەر من لەسەر ئەمە بەردەوام بم ڕاستە بەرجارێک و دووجار هیچ شتێک لە جەستەی من دەرناکەوێت بەڵام دوجار چیم لێت با من زۆرتر لەسەری نەڕۆم میوانەکەمان پرۆفیسۆر دکتۆر محەممەد عومەر محەممەد ڕاوێژکاری نەخۆشیەکانی هەناوی ئەو زانیاری مانەیە تێ بە شێوازێکی تەندروستی کە چۆن ئاگامان لە خۆمان ئالەمە دوورکەینەوە دکتۆر جان یاخوا بەخێر بێ بەخێر بێ خۆش بەدڵ قسەم بۆ بابەتە کرد دیارە زۆر بە گەرم و گوڕی و بە حەقمەیان حەقم نییە زیاتریش ئێستا منیش خەستر یەکەم باشە بەیانیتان باش بینەرانی کورساتی خۆشەویست باش بەڕاستی بابەتێکی گرنگە من کە پەیوەندیتان پێوە کردم بەڕاستی ئەمڕۆ زۆر التیزاماتیشمە بوو بەس لەبەر خاتری کورسات قەتنامەسپاستان بشێنم حەزم کرد چکە بەڕاستی لە زۆر بۆنیان باسم کردووە بەڵام لەوانەیە لە ڕێگەی ئێوە بگاتە زۆرترین بینەر ئینشاءالله بە ئومێدی ئەوەی کە بتوانین لە ڕووی زانستی و پزیشکیەکی تەندروستەوە بابەتەکە ڕوونکەینەوە ئەمەی کە بەڕێزە ئاماژە پێکرد کە پێڵین خواردنەوە وزە بەخشەکان چونکە ئێمە چەند جۆرێک خواردنەوەمان هەیە بەڕاستی جۆرێکمان هەیە پێڵێن سپۆرت ئینەرجی کە ئەمەیان تا ڕادێک بابەتێکی ترە و تا ڕادێک ئاو و هەندێک خوێی تایە بۆ ئەو کەسانی کە وەرزشەکەن ئارەقەکەن بۆ جێگرتنەوەی ئەو ئاو خوێی لیان ئەڕوات ئەمە تەندروستە بەڵام ئەوەی کە ئێستا ئەمانەی کە نمونونەکانی لێرادانراوانێ کە بە شێواز زۆر جوانە بەڵام بەداخەوە لە کۆنتێنتە لە ماهیەت و ناوەڕۆکە زۆر خراپە پێکاتەی ئەم خواردنەوانەی کە پیان ئەڵین وزە بەخش ئینەرجی درینگ چییە؟ بێگومانەوە ئاوە سەرەتا بڕێکی زۆر شەکری تایە تەسەورەکەی لە یەک قوتووی وایە کەمترین بڕی شەکرتایە 5 کەوچی چایە 5 کەوچی چای کەمترین شەکر کە کاتە نزیک 27 هەندێکیان ئەگاتە 80 گرام شەکر تەنها لە یەک کانال تەنها لە یەک خۆمان ئەڵێن لە یەک بوتڵی وا بچووکە کە ئەمە گرفتە گەورەیەکە لێرەوە دەست پێەکە بە تایبەتی بۆ ئەوانەی شەکریانە بۆ ئەوانەی قەڵەون بۆ ئەوانەی چەوری خوێنیان بە تایبەتیەوەی پێڵەن چەوری جگەر پێڵێن ترایگلیسرایدیان بەرزە بۆ ئەوانەی چەوری جگەر لە سۆنەرا دەرکەوتو هەیەە ئەمە بەڵایەکی گەورەیە باشە پێکاتەی گرنگی دووهەمی ئەم وزە بەخشانە کافاینە کافاین مادەیەکە کە جۆرێک لە
خۆمان ئەڵێن بوست تااقەت ئەیاتێ بێگومان لەوانەیە ئێستا بینەران بڵێن جا دکتۆر خۆ کافین لە چاشا هەیە لە قاوەشا هەیە ڕازەکە لە زۆر شتی نەباتیشا هەیە بەڵام ئەو کافینەی کە تۆ لە چاو قاوەیە وەری ئەگریت جیاوازە لەم قاوەیە دوو جۆر لەم کافینە دوو جۆریش کافینەیە کافینی سروشتی هەیە کافینی دروستکراو هەیە ئەمانە زۆری کافینی دروستکراوە خاڵی هەندێک مادەی تر بۆی زیاد ئەکرێت وەکو مەسلەی توتن و جگەرەکەی لێ هاتووە جاران خەڵک جگەرەیە کێشە هەر ئەو توتنە بوو وردەکراوە کرا بە جگەرە بەڵام ئایا ئەو جگەرەی ئێستا ئەکێشرێت چییە نازانین بە دەیان مادەی بۆ زیاد ئەکرێت بە مەبەستی ڕاکێشانی خەڵک وەکو جەنابە بینێ سەسەیری ڕەنگەکان کە ئەوە پەمەیە ئەوە زەردە ئەوە سوورە ئەوە ڕەنگی بۆنی بۆ زیاکرێت بڕواکە قسەمە کرد بۆنەکەی وەنە ڕای کێشام یەکسەر دام نەڵاوەکەم خواردوت تووشم نەکات نێرگەلە کە ئەڵێن ئەمە معسل ببۆنی سێ و ئەمە بەبۆنی ئەمە بەڕاستی بۆ ڕاکێشانی خەڵکە چکە ئەمە ئێستا بووە بە بازرگانی بۆ کۆمپانیەکان باوەڕەکەی لە ساڵی پارە زیاتر لە 100 ملیار سەیرم ڕقەمە 100 ملیار دلار بەس ئینڤستمنت و پارەخستنە ناو ئەم پرۆسەیە بۆ لە جیهانە و تەوەقوعەکرێ پێشنیاز دەکرێ لە ساڵانی داهاتووە ئەمە بەرز بێتەوە بۆ 200 ملیار دلار کە تۆ لەوانەیە بە شتێکی زۆر سادە بیبینی ژمارەیەکی تر مەوادی بۆ زیاکرێ هەندێکیان یعنی یەکێک لەوانە نەوعجیایەکەیە پێڵەن ئەشڤەگەندە هەندێک کەس بەکارێنێ بۆ ئیسراحەت مادەی ئەشڤەگەندەی بۆ زیاکرێ مادەی جنسینی بۆ زیاکرێ بە کورتیەکەی هەر شەریکەیە و بە ئارەزووی خۆی چی بوێ لە پێکاتە بۆی زیاکات گرنگ مەبەستی ئەوەیە وا لە خەڵک بکە بە کورتیەکەی ئالوودە بێ وشەی ئالوودە چۆن خەڵکەیە ئالوودەی جگەرە بووە خەڵکی ئالوودەی مەشروب و کحول بووە ئەمەش ئالوودەبوون دروست دەکات خەڵکانێکی پێشەوەی ئەمەش دروست بێت بەڕاستی مە چەند ساڵانێکە بەتایبەتی لە وڵاتی ئەمە هەیە بەڵام کۆلا و بیپسی کۆلا دەمێکە هەیە خەڵکانێکن لای ئێمە ئێستش ئالوودەی بیپسین ئەڵێ دکتۆر ناتوانم وازی لێ بێنم بۆچی چکە ئەو بڕە شەکرە زۆرەی کەتیایەتی وەکو ڕاستە ئێماڵین ئینێرجی بێگومان شەکر پسووتێنی ئینێرجی دەیاتێ بەڵام بیرن نەچێت کە ئەم ئینێرجیە ناتەندروستە تۆ توانی وزە وەرگری لە هەموو خواردنیشی تری تەندروستەوە بەڵام ئەم وزەیەشی ناتەندروستە بە تایبەتی ئەو کەسانی کە ڕۆژانە ئەیخۆن یعنی خەڵکێکەیە لە وڵات دکتۆرا دوازاری وایە بۆ خۆشی مانگی جارێک هەر خراپە شتی خراپە گەر کەمیش بێ بەڵام ڕێژەکەی هەر باشترە وەکەوەی کە لە ڕۆژێکە دوو جگەرای کێشە هەر خراپە بەڵام وەکوی چێک نیە دوو پاکەت بکێشێ هەندێک کەسێ بە بیانووی ئەوەی کە گوایە گەنجە و ئەچێ بۆ قاعە و بەحساب بێ مەسڵ بیلدین بکەوا ئەزانێ ئەگەرەمەی خوارد ئەوەی کە هێزی ئەیاتێ بەڵام بینراوە بە تایبەتی تەسەورەکەی لە یەک قوتووی ئاوایە زیاتر لە 200 میلیگرام کافینی تایە و بۆ کەسێکی با بڵین بالغ کە تەمەنی لە 18 ساڵ بەرەو ژوور بێ لە ڕۆژێکە لە 400 میلیگرام کافین زیاتر ڕێگە پێدراو نییە یان با بڵین تەندروست نییە بۆیە ئەمانە گرفتی تعود ئالوودەبوون لە سەریان دروست دەبێت یعنی ئەو کەسەی کە ئەیخوات لە یەکەم جار لای ئاسایە بەڵام جۆرێک لە چێژ و زەوق و وزەی ئەیاتێ حەزەکات دووبارەی کاتە و سێبارە و سەدبارە بەو شێوە وەرز ڕایەت لەسەری ئەمە گرفتەکە دروست دەکات و گرفتی طبعا تەندروستەکانیشی حەزەکەم دوای باسی کەم چی دروست دەبێت دکتۆر محەممەد هەر لەسەر ئەوە ئێستا بە قسەکەی جەنابەت گەنجی وامانەیە چێ بۆ هۆڵی وەرزش دامێک لە ماخواتەوە ئەڵێ قورسایی بەرزەکەمە هەر بای خەیاڵمێ خاتونی وا هەیە ماڵ پاکەکاتەوە بەخوام ڕۆ ئەنەرژیم لێدانێک لەوان ناخواتەوە چونکە هەم تاقەیەکی ئەیاتێ هەم زۆر جار ئەڵێن هۆشیاریان نەکاتە تەرکیز زیادەکات بەڵام دوای ئەوە زۆر کەسە لێڵێن لە پڕە هەر هەستەکەم ئەوەش هەبوو لە دەستم داوە دکتۆر چیمان لێکا کاتێک ئەیخۆینەوە و دواتر چیمان بەسەرهێنێ جوانە وەکو ئاماژەمان پێکرد تۆ هەموو خواردنێک کە ئەسووتێ کاربۆهیدرێت بێت چەوری بێ پرۆتین بێ بێگومان وزە دەیاتێ ڕاستە ئەمە کەس ناتوانین کاری لێ بکە بەس وزەیەکی تەندروست نییە بۆچی لەبەرەوەی ئەو پێکاتانی کە باسم کرد لە شەکر کە بڕەکەی ئێجگار زۆرە تایە لە کافین لە تاورین لە زۆر مادەی ترتیایە ئەو کەسانی کە زۆری خۆنەوانەیە لەسەر با بڵین کۆندامی دڵ و بۆریەکانی خوێن چیەکات یەکەم
پەلەپەلی دڵ دروست دەکات یعنی خواردنەوەی ئەمە ئەو کەسەست دەکات دڵی خێرا لێیە کە زۆر حاڵەتێکی نادروست و ئیزعاجیە پاستانی خوێن بەرز دەکاتەوە زەخت بەرز دەکاتەوەنی و ناڕێکی لە لێیانی دڵا دروست دەکات ئەمە لە ڕسەر ئەوە لەسەر کۆئەندامی هەر سوچگەر ئەگەر ئەو کەسانی زۆری خۆن و هەستی پێ ئەەکەن کە دڵ تێکەڵاتن دروست دەکات و جۆرێک لە ناڕێکی ڕیخۆڵە و گازا دروست دەکات چونکە هەر لە دەمەوە با سەیریکەین شەکر هەر تۆ خۆت لە چایە تاقیکەرەوە گەر چاکر شیرین بێ و دوای چا خواردنەوەکە دەم نەشۆیت دوای تۆزێت ناودەمە چۆنە ترشە چونکە ئەو بەکتریایە نەمادەی شەکر کە تعفن پێکات ئەیگۆڕێت بۆ مادەیەکی ترش بۆیە زۆربەی و کەسانی کە چای شیرین زۆر بخۆنەوە مەبەستم لە شەکرەکەیە یان ئەم خواردنەوە و زەبەخشانە ئەخۆن کە بڕێکی زۆر شەکریتایە زۆربەی زۆریان دانیان ناتەندروستە ئەو چینە کە پێڵەن ئینامێڵ کە دەرەوەی داندا ئەپۆشێت کە بەهێزترین پێکاتی لەش لە ئێسقانیش بە قوتر ئەو ئینەمێڵەیە ئەو بەشی دەرەوەی دانەیە تەواو تەنگە بێت ئەو کەسانی کە ئەمە خۆنەوە دانیان کلۆرە بێت و کۆندامی هەرسیان زۆر جار تێگەچێ و دڵیان تێکەڵەیە و ئەو کاتە تۆ ئەو وزەی کە لە جیاتی وەریگری لە خواردنێکی دروست وەرەگرتووە لە شەکرێکی نادروست بۆیە ئەو کەسە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی وەزنەوە لە ڕووی کێشەوە کێشی زیە ئەکە زۆر بەداخەوە گەنجێگەچێ بۆ قاعە چێ بۆ هۆڵەکانی وەرزش بۆ ئەوەی تەندروستی باش بێ مەلە ئەکا ڕاکردن ئەکات یاریەکانی ئاسنەکات کە شتێکی زۆر زۆر باشەوەکو بە ڕێزە ئاماژە کرد بەڵام کە هاتی قوتوویەک لەمە خواردەوە بەداخەوە ئەگەر ڕازەکە نەکەی زۆر باشترە بەس ئەوە نەخۆیتەوە ئەوە زیانەکەی زۆرە هەموو سوودەکانی وەلابە باشە دکتۆر ێستا لەوانەیە بینەرەکانمان گەرجەکانمان وەکو من بەڕێز داماژت پێە ئەگەر ئەمە نەکەین جێگرەوەی ئەمە چییە بۆ نمونە ئێستا هەر ئەم قوتووە لە بەردەمی جەنابتایە قاوەیەکیش لە بەردەمی جەنابتایە خۆ ئەویش کافاینی تایە ئەگەر پرسیار بکەین بۆ ئەو جیاوازە و باشە بۆ ئەم خراپە بەڵێ پرسیارێکی زۆر جوانە با بڵین جێگرەوەی ئەمانە چیە ئەگەر ئێمە ئەمە خراپە ئەی چی باشە باشترین خواردنەوە ئاو ئەو خۆشەی کە خی گەورە بەخشیوێتی پێمان بە تایبەتی کوردستانی ئازیز ئەو بەفرەکە ئەتوێتەوە ئەو بارانە پاکە جوانە تەندروستترین چونکە تۆ لە سێ لە سەر چواری پێکاتەی لەشمان ئێمە ئاوە و بەردەوام بۆ ئەوەی تەندروستیکی باشمان هەبێت بۆ کۆندامی هەرسمان بۆ کۆندامی سوڕانەوەی خوێنمان بۆ دڵ بۆ پەستانی خوێن بۆ دابەزینی کێش ئاوە ئۆکی ئەی غەیری ئاو حەزمان لە شتی ترە چا ئەو چایی کە ئەیخۆین بە مەرجێت ئەگەر بکرێ یا شەکری تێنەکەی یا زۆر زۆر کەم گرفتی یەکەمی ئەم ئینەرژی درینکانە و زەبەخشانە شەکرە زۆرەکەیەتی هەروەکو لە زۆر شتەکانی کەشە هەیە بۆیە ئاو باشترین خواردنەوەی تەندروستە بە دوایە چا بێگومان چاش جۆری زۆرە عادەتەن ئێمە کوردەواری فێری چای ڕەش بووین ئەمەی کە لە شوێنانیش نووسراوە ئینگلیش برێکفاستی چاڕەشەکە هەڵ یەک ڕنگ بۆم تێکە دکتۆر فەرم یەک ڕنگ حەزی لە چای خستە بەڵام خەڵکی ئێران حەزیان لە چای ڕوونە یان خەڵکی شارە زوور چای ڕوو نەخۆن بەڵام لە زیاتی چایە دەچاخوا ڕاستە ئەوەش تا ڕادەیەک سوودی تەندروستی خۆی هەیە بە تایبەتی لە وەرزی زستانە کە ئێستامە لە زستانێن و دنیا ساردە یەکێ لە شتە خۆشەکان بۆ مرۆڤ نیش خواردنی شلە و شلەمەنیە گەرمەکانە کە بەڕاستی گەرمی دەیاتێ و وەجەستە و ئارامەکات بۆیە شۆرباکان و ئاوی گەرم و کوردەواری خۆمان جاران باو باپیرانمان ئەیانگو قەنداغ لەوانێم جیلار نەزان قەنداغ چیە خۆی وشەکە کوردی نییە قەند بەکارێن شەکرە داغی ژیانی ئاوی کوڵاو لەبەرەوە من بیرم خۆعفویان کە باپیرموان زۆربەی جار ئەیگو قەنداغێک ینی بەس ئاوی گەرم و یەک تۆز شەکری تێکرد بەڵام بێگومان جاریش کە ئەڵێمەوە گرفتەکە لە زیابکردنی شەکرەکایە کەواتە باشترین خواردنەوە ئاوە بە دوایە چاش چۆری زۆرە چای ڕەشمان هەیە چای سەوزمان هەیە چای سوڵتانمان هەیە کە زۆر خەڵک ئێستا لە ناو خۆمانە هەیە و ئەیخۆن بۆ کێشدا بەزانن بۆ قەبزی بۆ ئەوەی کەوا دانیشتنیان باش بێت خۆی لای خۆشمان زۆر گرنگی پێناوە لە ئەوروپا چای ساردیشەیە لە ناو ئەوە زۆر خۆشەتە بۆ قاوەش هەر هەیەە هەر لە قوتوشە لە سلەیمانی ژەستا هەیە ئایس کۆفی هەیە ئەچی لە کافەیەک تۆ لە جیاتی بەگەرمی بە ساردی خۆی بەزەوە بۆ هاوین خۆش ئێستا تۆ حەزی قاوەش یەکێکە لە
خواردنەوە زۆر تەندروستەکان دکتۆر ئەو قاوەی کە شتی مادی کیمیایی تێکەڵ نەبێت ئافرم قاوەی سروشتی نەک ئەو قاوانەی کە لەگەڵ ڕێزمە هەندێک شەریکاتی تیجاری هەیە لێ نووسراوە سێب لە یەک و ئەمانە بەستەوەی لەگەڵ قاوەکەیە بڕێکی زۆر شەکر و بەحساب کۆفی مەیت و شیر و ئەم بە زمانەی بۆ زیادکراوە ئەوە لەوانەیە بۆ تام خۆش بێت بەڵام تەندروست ئێمە باسی شتی تەندروست دەکەین قاوە ئەبێ بزانێ ئوسوڵی خواردنەوەش چۆنە یەک دنیا پرنسپڵی تایە ئەوە یەک بەرنامەیە یەک سعات یەکێکم لەو کەسانەی حەزم لە قاوەیە قاوە هەندێک شتی گرنگ لە قاوەیە ئەوەیە یەکەم ئەبێ بزانانی ڕۆژانە چەنە خۆیتەوە دووهەم کەی ئەی خۆیتەوە سێهەم لەگەڵ چێ ئەی خۆیتەوە چوارهەم بەعزێ کەس سەرەکەی لەگەڵ قاوەکەیان نەستەلە ئەخوا یان نقوڵ ئەخوا یا خورما ئەخوا کە ئەمانە ناتەندروستن ئەوە بووە بە جۆرێک لە عادەتی ئەو کەسە خۆی قاوە لە شەوە خواردنەوەی ڕاز نییە و باش نییە چکە خەو ئەزڕێنێ بڕێکی زۆری کافاینتایە بۆیە ئەگەر لە ڕۆژە کوپێ دوو کوپ قاوە بخورێتەوانێ بەڕاستی جۆرێک لە تااقەت و زەوق و وزە دەیاتێ هەروەکو چۆن وزە بەخشەکە ژەداتێ بەس ئەمە وزەیەکی تەندروستترە ئەو کەسانی وزە بەخشەکانە خۆن و بیرمان نەچێت زیاتر تووڕابن یعنی یەکێک لەو شتانە زیاتر لەرزینی دەستیانە بێت هەندێک جار لە دوای خواردنەوەکە تۆزە خەواڵوژە بێت ئەو ڕێژە شەکرێکە بە خێرایی بەرزە بێتوانێ ئەبێتە هۆی جێژبوونێک دکتۆر ئەمانە تووشی سترس و دڵڕاوکەی شتیش بەڵێ سترێس و دڵڕاوچێ و تووڕەیی و سەرئێشە و دەستلەرزین و دڵپەلەپەلی هەمووی دروستەکە بە تایبەتی جاریشکەی لەمەوە ئەو کەسانی کە تعودیان کرد و ڕاهاتون لە سەری و ڕۆژانە ئەیخۆنەوە و هەندێک کەسی لەوانەیە لە ڕۆژێکە زیاتر لە قوتوویەکیش بخواتەوانێ ئەمە گرفتێکی گەورەیە هیوادارم هەموو ئەو خۆشەویستانی گویان لێمانە هەوڵ بەندور کەونەوە لێی بە وردە وردە کەمی کەنەوە وەرجێی بگرنەوە بەچی با تەواویکەین کەواتەوەمان ئێستا ژێڵە مۆجاریش کە باشترین خواردنەوە ئاوە جا ئەکرێتەوە لە زستانانە وەکوتم ئاوی گەرم و لە هاوینانە حەزمان لە ئاوی ساردە بە دوایە چا یەکێکە لە خواردنەوە زۆر تەندروستەکان بە جاریشکەیڵم بێ شەکر یا زۆر کەم شەکر چونکە چا ڕێکی زۆر مادەی دژە ئۆکسێنەری تایە کە لە توێژینەوەکانە ئیسپات بووە سوودەکانی بۆ کەمکردنەوەی پەستانی خوێن کەمکردنەوەی چاوری خوێن کەمکردنەوەی نەخۆشەکانی دڵ قەڵەوی زۆر گرفتەکان دژە ئۆکسێنەرێکی زۆر باشە تەنانەت یەکێ لەو شتانە پێڵەن ئەنتی ئەیجین واتە پیربوون چرجبوونی پێست ئەمانەوەی کەمەکاتەوە بەڵام دکتور چای کوڵاو نەبێت چای کۆن نەبێت ئەمانە بەتاکید ئەوش زۆر تەفسیلی تایە بەس بەگشتی چا خواردنەوەیکی تەندروستە قاوە دروستە دوای ئەوانیش ئاوی میوەکان ئاوی میوەی سروشتی نەک جاریشکە لەگەڵ ڕێزما زۆر لەو شەربەتانە دروستکراوەی کە لە مارکێتەکانە ئەفرۆشتە و شەریکات دووبارە شەکری بۆ زیاد ئەکرێت شەربەتێکی فرێشی شلک بووە خۆزگوێن لێو بەدڵم بوو ئاوی هەنار ئەو هەنارە جوانی خی گەورە پێی بەخشیوین بەڵام بێەوەی شەکری بۆ زیاد بکەیت بێەوەی مەوادی بۆ زیاد بکرێت سەیرەکەیت خواردنەوەی ئاوێکی شیلک یا هەنار یان پرتەقاڵ یا ئەمانە خۆ بۆ ئەو کەسانی کە تەندروستیان باشە چ پێویست دەکا بیکەی بە عسیر خۆی بخۆ ئاوەکەشی ئەخۆیت و ئەو فایبەر و ئەلیافانش کە تایەتی سوودێکی ێزگار زۆری هەیە بیخۆیت بەڵام بێگومان لێرە هەموو شتێک ڕادەی خۆی هەیە بۆ نمونە کەسێک قەڵەوە بۆ نمونە کەسێک شەکرەی هەیە نابێت ئەو جۆرە میوانەی کە زۆر شیری نەبیخوا بە تایبەتی بۆ نمونە شەربەتی مێوژ یەکێکە لە شەربەتە زۆر دروستەکان بێ ئەگەشتی بۆ زیانەکرێ تەنها بۆ کەسێ شەکرەی هەبێت ناگونجە چکە بڕێکی زۆر گلوکۆزی تایە مۆز بڕێکی زۆری شەکرتیایە لەبەرەوە بۆ گەنج تا ڕادێ قەینا بەڵام ئەوی ئەچێتە تەمەنی سەر و پەنجا یا شەکرەی هەیە یا قەڵەوە یا چاوری ترایگلیسیرایدی بەرزە ئەبێت تەنانەت میوە شیرینەکانیش نەخوات یا زۆر کەمی لێ بخوات. دکتۆر ئەم پرسیارە بۆ خۆم و بۆ هەموو ئەو هاوڕێیانم کە وەرزشەکەن ئاوی کە زۆر ئەڵێ ئاو زۆر باشە ئاو زۆر سار بێ خراپە بیخۆینێمە لێرەیە ئەم سوالە مهمە چونکە وەڵامەکەی بێ بەشکیت ئەنجاد بۆ کەسێکی ئاسایی بۆ کەسێکیش کە بەردەوام ئارەقە کاتەوە و ئەها لە ناو هۆڵەکان ئێمە وتمان ئاو بەگشتی سارد و گەرم و شلەتێن هەمووی زۆر باش هەر باشە چکە پێکاتەیە کە لەشی تۆ پێویستی پێێتی و هیچ گرفتی نییە و خۆمان ئەڵین شلەیەکی بێتام و بێڕەنگ و بێبۆنە بڵێ تەمەنەوە بۆ ئاوێک کە پڵەن دیستڵدۆتەر ئاوی دڵۆ پێنراو بەس ئەم ئاوەی ئێمە ئەی خۆینەوە جا ئاوی کانی و کارێز بێ و ئاوی
ڕووبار بێ و ئاوی حتا ئەم ئەوانەی کە شەریکەکان دروستیەکەن خۆ ئاوی مقەتەر نییە، ئاوی دڵۆپێنراو نییە، بڕێک لە خوێی تواوەی تایە کە مەقبولە بۆ ئەوی تامێکە باتیژی نە تۆ ئێستا گەر ئاوی دڵۆپێنراوە بنێ حەزی لێ ناکەی چونکە بەس ئاوی ڕوت بێ هیچی تیانە بێ. ئەمە بڕێکی کەم لە سۆدیۆم و لە کلۆراید و لە پۆتاسیۆم و لە کالیسیۆم و مەگنیسیۆم و ئەمانەی تایە تەمەن ئاو ئەگۆڕێ لە شوێنێ بۆ شوێنێ بە پێی ئەو شوێنەی کە ئەم ئاوە بۆ نمونە لەم کانی هەڵەقڵێ ئەم کانی لە بنی ئەم ئەرزەوەیەت هۆ ئەرزە چییە؟ ئەنواعی بەرد و مەواتیایە هەندێک لەم مەوادانە تیا ئەتوێتەوە بۆیە تۆر سەیری کە تامی ئاوی خۆمان بکە بەڵام چۆ تامی ئاوی بەغا بکە ئەجا بڕۆ تامی ئاوی وڵاتێکی تر بکە فەرقی هەیە هەرتا ئاوی دەربەنی خان هەر لە کوردستانە ئاوی دوو شوێن جیاواز تامەکەی بەس بەگشتی ئاو وەکوتم شلەیەک و خواردنەوەیکی زۆر تەندروستە. مەسەلەی سارد و گەرمێکە یەکەم بەپێی وەرزە گۆڕێت یعنی حتممە تۆ لە هاوینا گەرماتە ئارەقەکەیتەوە حەز لە ئاوێکی گەرم نییە وانە چونکە ئەو ئاوە جۆرێک لە پلەی گەرمای لەشت دا ئەبەزێنێ بەڵام هەر ئاوە و هەر ئەو خوێی تیا کاتەوێت لە زستانە حەز لە شتێکی گەرمە بۆیە حەزەکەی ئاوەکە یا هیچ نەبێت لە سەلاجەیە نەبێ هەر لە دەرەوە بێ یان ئەگەر هەندێک لەو کەسانی فێری بوون وەکو خۆمان وتمان وەکو قەنداغ یا تۆزە ئاوی کوڵاوە خوا ئیسراحەتی پێکە بەیانیان کە مرۆڤ هەڵەسێت ئەگەر یەک دوو پەرداخ ئاو بخوا زۆر گرنگە بۆ کۆندامی هەرسی یەکێکە لە باشترین ڕێجیمەکان بۆ دابەزینی کێش چونکە جۆرێک لە تێری ئەیات بەڵام زۆربەی سەرچاوە زانستیەکان ڕیکۆمەندی ئەوە ئەکەن کە لە کاتی نان خواردنا ئاو زۆر نەخورێ یا لە پێش نانەکەی ئەیخۆی یان دوای نانەکە بیخۆ لە ناو نانەکە خواردنی زۆر باش نییە چونکە تۆزێک پڕبوونی زیاتر ئەیە تۆزێک هەست بە قورسبوونی گەدە و سگە ئاوسان و ئەمانەکات زۆر دکتۆر ئێستا ئێمە لە پاڵ ئەمریکا ئەم خواردنەوەانە خۆی چەند خراپە هەندێک جار ڕێکلامی سەرنجڕاکێشتریشی بۆکەن بۆ نموناڵێن بە تۆزێک لایەنەکان کە حەزیان لە بابەتە تەندروستەکانە ئەوانش بهێنە گۆڕەپانەکەەوە بۆ نموناڵێڵێ شەکری شوگر فریە شەکری تایە بۆ کیتۆ ئەبێ ڕاستی ئەم ڕێکلامانە ئەسڵەن هەربوونی هەیە دکتۆر بەڵێ ڕێکلامەکانە بینین و لەسەر واقعیە ئەمەی کە ئەڵێت بەڕاستی بەڵێ ئێستا باسی واکەم بزەبە دێمە خەڵک یەکسەر کە ئەڵێ فلان خواردنەوە ئەڵێ شەکری تایە ئەڵێ دکتۆر خۆ من ئەوە ناوعا ئەخۆم لێ نووسراوە شوگەر زیرۆ ئۆکەی ئەمەش تەبان فێڵێکی تری لەگەڵ ڕێزمە کۆمپانیەکان و شەریکاتەکانە کە بۆ ئەمانە وەکو مەسەلەی جگەرە 100 نوع بۆ دروست دەکە ئەڵێ نیکۆتین ئەڵێ من لۆ نیکۆتینە ئەڵێ جگەرە ناکێشی ڤیپمان هەیە ڤیپ ناوێ نێرگەلە ئیلا ئەبێ نیکۆتینە دەوێت بە بنێشت یعنی بە کورتەکەی بە هەر نەوعێ بێ ئەبێشتە لە جیفان و پارو لێ دەربێنێ و بەکاری بێنی بەڕاستی ئەمە ڕیکلامی شەریکاتێکە بۆ قازانجێکە بەڵام ئێمە ئەبێ وەکو مەسئولێتێکی ئەخلاقی لەسەر شانمان کرد لە پرسراوین لە بابەتە تەندروستیەکان ئەو مەسجە ئەو پەیامە بەڕاستی بگەێنین بەڵام من لێرەوە لە کەناڵەکەی ئەوە پەیامم بۆ وەزارەتی ڕۆشنبیریە کە لێ پرسراوە لە ڕاگەاندنەکان لە تەلەڤیزۆنەکان لە وەسائلەکانی ماسمیدیا کە تکام وایە ڕیکلام هەر چۆنێک هاو دایمەنێن من زۆر خەفە دەخۆم هەندێک ڕیکلام لە تەلەڤیزۆنە ئەبینم بەڕاستی خەفەتی پێخۆم بەڕاستی تووڕەمەکات کە چۆن ئەمە بە چاودێریان نەڕۆشتۆ چۆن ئەوە ئێڵیت پیشان بیرێت خێزانێک لە مناڵەوە تا گەورە ئەیبینێت یعنی بەڕاستی ڕیکلامەکرێ بۆشتی غەڵەت خراپ و بە شێوازی زۆر ناپرۆفیشناڵانەی ناشرین حەز ناکەم لێرە باسی بکەم بەس بەدەیان نمونە هەیە کە ئێستاش لێ ئەیرێتەوە بەس لەبەر خاتریەوەی ئەو کۆمپانیایە ئەو شوێنە پارەیەگە مقابلی ئەو خولەکەیە ئەو نیو خولەکە بۆ ئەو ڕیکلامە دائەنرێت بەڕاستی ئەمە زۆر حساسە خۆی پەیامەکەشیان پارە و لێ سەنێش ئەو شکوژێ بەڵێ وەکو ئێمە جاران مناڵ بووین حتا لەسەر بەرگی گۆڤارەکان مەسەرن جگەرەی مارلبۆرۆ هەبوو سیرەکە ئێستش بیرم ناچێتەوە سەیری چەند تەسیری هەیە یەکی کوڕێکی کاوبۆی بە شەپقەکەیەوە لەسەر ئەسپێک دا بەزێت ئاگرێ کراوەتەوە بە دارێک چیلکەیەک ئاواجگەرەکەی چۆن فەخفەخە و زۆر مهم بوو ئەمە سەیری چەند تەسیرەکات مێشی مناڵێک کەکەی بۆی دەستی کەوێ ئەویش بە سواری ئەسپێکەوە بە چیلکە ئەمە ئەمێنێتەوە لە زاکیرەی هەموو کەسێکان جان بۆ نمونە باسیەکەم بۆیە هیوادارم وەزارەتی ڕۆشنبیری ئەو مەسئولێتە ئەخلاقی لەسەر شانیانە ئەو بەشانە بە تایبەتی بەڕاستی ئەمە لە بەرپرسیارەتیە
ئەبێ بە خۆیانە بچنەوە ئەو بەشانی ڕێکلام قوبوڵ ئەکەنیان ڕەفزەکەن زۆر ورد بن لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی تەندروستی لە هەموو ڕۆکانەوە بزانن ئەو ڕێکلامە تەندروستە ئەنجادا بنرێت. هیوادارین دکتۆر بابەتێکیکە هەیە لە پێشەکەشا باسم کرد بە ئەمەشمان بیر نەچێ ئەمە بۆ خێزانە و بۆ منداڵانە زۆر جار دایکەکە نیوەی قوتوەکەی تێکە نیوەکەی کەی کاتە بەرداخێک و یا بە مناڵەکەی یا مناڵەکە فێر بۆچێ بۆ دوکانەکە مادام پێڵسەکەی بۆ بە هەزارە بە 1500 ئەماکرێ بۆ کەسی ئاسایی ئەمەنە زیانی هەبێ ئەیکە بۆ مناڵێک کە لە گەشەیە چەند زیانی هەیە زیانەکەی دەقاتە بۆ مناڵ و بۆ هەرزەکاریش بۆیە من جاریش کە لێرا ئێستا شتێک هەو بە خیاڵما کە بەداخەوە هەندێک بڕیار لە وڵاتی ئەمەیە بڕیاری باشن بەڵام جێبەجێ ناکرێن یەکێک لەوانە مۆزوعی جگەرەیە کە لە پارلەمانەوە بیرمانە چەند ساڵ لەمەوە پێشباز کرا و بەڵام تەطبیق ناکرێت ئێستش بەداخەوە هەندێک کەسێ لە ناو ماڵە لە شوێنی گشتیە هەر جگەرە کێشێ کە مەفروضە ئەوانە بەڕاستی سزا بدرێن سزاکە ئەگەر پارەش بێت لە ڕووی پزیشکیەوە ئەمریکا کە ئەڵێن وڵاتی سەربەستی و ئازادی نازام چییە نابێ مناڵی خوار FDA کە بریتە لە Food Drug Administration ئەیجنسیەکی معتەبەر کە ئەڵێ نابێت مناڵی خوار 18 ساڵ ئەمە بخوات لەبەرەوە چۆن لە یاسایە هەمانە نابێت مناڵی خوار 18 نەجگەرە بفرۆشێت و پێی بفرۆشێت ینی باوکێ بۆی نییە مناڵەکەی باش ساڵیش بێ بینێرێ بڵە پاکەتێ جگەرە چکە ئەمە وای لێکەوت بە ڕۆژێ بۆ خۆشی بکرە پاکەتجگەرە بە 1000 دینارە سۆوات ینی بۆچی قرسە با تاقیکەمەوە ئیتر نەکبەتێکت ئەیگرێ ئەبێ بڕیارێک دەرچێت لە کوردستانە کە ئەنێرجی درینگ خواردنەوەی وزەبەخشەکان بە خوار 18 ساڵ تورکەڵەیە یاساغا مەمنوعە نابێ بفرۆشتن و ناش بێ بیشی فرۆشێت یعنی مناڵێ بۆ کەسبی ژیانی خۆی دوو ڕۆژی کە ئەبێ بە بەهار و سەیرانگا و لەم کورساتە خەڵکدانێ نابێ بۆکسێک دانێت ئەمانە بفرۆشێت چکار لە ئەخیرا خۆشی دانێت تاقیکاتەوە وەرەکو چۆن مناڵ بەوە فێرە بێ باوکی جگەرەکە فڕیان نیوەی ماوە چێ بە دزیەوە هەڵیەگرێتەوە ئەبێ ئەوە یاسای بۆ دەرچێت بەڕات داخەو لای ئێمە هیچ ڕێگولیشنێک هیچ ڕێنماییکی ڕێکپێکمان نییە بۆ خەڵک و بە تایبەتی وەک جانا بە ئاماژە پێکرد بۆ مناڵ کاریسەیە چکە دوایی بۆ ناگیرێتەوانێ بۆیە ئێستەیەکێ لە گرفتەکان زیابوونی قەڵەویە لە مناڵانە یخوا دەست خۆش بێت دکتۆر جان هیوادارین